وەکو جەنابتان نەزانێ ساڵ باران ئەتوانڵیم لە 150 معدلی بارانباری ناوچەکە باریوە 320 میلین باری ڕێژەیەک نیوەی معدلی عامە داهاتی ئاوشکەمە کە لە دەروی سنوور بمانەتە بەڵام سەرڕایەوە ئەو خەزینەی کە لە بەندای دەروێنی خانەیە لەم کاتە لەگە جەنابتان قساکەم 165 بەنداوەکە ئاویتایە ئەمە ڕێژەیەکی زۆر باشە گە بەراوردی کەی لەگەڵ چەندەها ساڵمان هەبوو زۆر لەم ڕێژە کەمتر بۆ ساڵمان تێپەڕانوە بۆیە تەئمینی ئاو بۆ ئیمساڵ تا کۆتایی وەرزی هاوین دڵنیابن لەوەی کە بۆ ناوچەکانی خۆمان و خواری خۆشمان کێشەی ئاومان نابێت. ساڵی پارە گەبراوتکی ساڵی پار پڕ بوو سەر ڕێژی کرد و نەک تەنها یان پڕ بوو لە خۆشی زیاترشی ڕژە بەڵام ئیمساڵ 165 ساڵمان هەیە 150 تیانە بۆ ساڵ لەوە کەمترشی تا بووە بۆی ئەمە احتیما دەکاتە سەر ئەو پلانی کە بەکارێنین بۆ وەرزی هاوین چۆن ئاوەکە بەردەین و چۆن سوودی لێ بینین. کەمبوونەوەی مەترسیەک لەسەر ئاوی خواردنەوە بەرهەمێنانی کارەباش دروست ناکات. ئەکی دێمە لەگەڵ کارەبا سوپاسیانەکەن ئەوان زۆر تەنسیقێکی باشمان هەیە تێگەیشتون کە ئاو سەرەکیە و ئاو ئەساسی ژیانە بۆیە هیچ کێشێکمان نەبووە لەگەڵ کارەبا بە پێی پێویستی ئاوەکان چیمان بەرداوت ئەوان قەنەعەتیان هەبوو ئەو نەکارەبە بەرهەمهێنراوە هەرچی ئاوش هەیە ڕۆیشتۆ تا ئێستا لە ڕێی کارەبا و ناردومانە هەیە نەمان کردووە کە ئاوکە سوودی لێ نەبینین بەڵام لەسەر ئاوی خواردن وەکوتم هیچ کێشەیەک نابێ و بۆ ناوچەکانی خۆشمان و خواری خۆشمان.